والرز وحرمة الرأي وعزيز إيجارة وقصوباسك لسر بابتك برزك نامك حورامي يعني نامك حورامي وزواني ما هاما خزمتان كان رجوع جليا وعدة دائم كباما خزمتان وقصوباسك لسر أو نشرا وبكن برز نامك حورامي لناو ليس هوريل فيسبوك من بي حتى چەند مانگ لێوبەر چەند جارێک نووسراوەکانی دیم و ڕای نووسام هەم و مەسنجر هەم لە ڕێ کومنتوە کە داوا لەرێ کردم کە وازباری لی باوەتە یا یەک نەزەرات خۆی وێرۆڕای خۆی لەژێر ناو ئالحەق و کاکەی و ئەوانە بنووسن ئەم ئەی بابەتێ لە ئی ناوەڕووک بابەتەکانی نووسینەکانی و یارستان هیچ پەیوەندی نێرێتن وە ئەو بەڕێزە منە ڕانیوسم کە لاوازە توانایەکە لاوازە لەسەر ناسین کڵامە دەسەڵوەسەکان یا تەزویرەکان و جیاوازیان وەگەرت ڕەسەنەکان من تا ئەو بەڕێزە هیچ واز ناورد هیچ خۆی لە لیست دەراورد لە لیست هاوڕێکان منۆ فکر کرد کە ئیتر لە لیست دووستان من دەربچوو لە لیست هاوڕێکان من دەربچووە من نووسراوەکانی نەوینم ئیتر کار تەواوە تا بەڕێزێلێک هەنێرن لە دووستەکان من یا هاوڕێکان من کە بکەن شێرێ بکەن من دوێنمە ئەوە لە خود لەو ڕاستیە هیچ کەم ناکاتەوە کە نووسینەکانی لە چوارچوێ هاوڕێکانی لە چوارچوێ ئەو مەجموعە ئینسانە کە بابەتەکانی خوێنێتەوە زانیاری خراو وەڵاوەکێتن و ئەو بەڕێزە یا هەر بەڕێزێکتر باعث هەستوە بەرپرسایەتی بکەن من بە نەکە خۆم لە وەگەرتانە بەش بکەم سەفەکەی خۆم یا ئەو باوەتەسە کە من چەند ڕۆژ پێش لە پیج فیسبوکی خۆم دانایم لە دیوار فیسبوکی خۆم کە یەکە نووسایم کە من دواتر چەند هینێکەم قسە باسێک لەسەر نووسم کە زیاتر لێ گاڵتە جاری چوتن ئەمە لێ کۆڵینەوە نە جددیە نووسینێکی جددیە من زۆر نازانم چۆن بیرکەنەوە چۆن فکرکەنەوە ئەم بەڕێزانێکەوە ئەچنە پای ئەم بابەتانە ئیتر دواتریش ئێرەکانی مەجاڵم بێتن ئەم بەڕێزێک بەناوی دکتۆر مەهدی کاکەیی ئیتر ئەویش هەر بۆ خۆی چتنەوە ئەمە ئاینی یەزدانی و ئەمە ئاینی یەزدانی هەر ئاین یارستان و ئاین یارستان 4000 ساڵ پیش لەمەوبەر بۆنێ بۆسو ئەمن چەند جارێکیش بۆ ئەو بەڕێچێ نووسیم کە ئەمە یار و یارستان و یاری و یارستان و زۆر مەفهومێکتر و شێل کلیدیکتر لە کۆنتێکستێکی فەلسەفیە فکی فەلسەفیە مانە و مەفهوم پیاکەن وانییە کە تۆ هەروە بۆ خۆت ئێمە هەڵەیەکمان کرد کە یارستان کردینە ناو کۆمەلگا تایەکە بەڕزێلکیش بەناو ئاین و شتە هینیان کردو و بردویانە کاربووە لە ئیمە تا ئێمە خۆیتر ئەشیمە بچینە ڕەخنە لە خۆمان بگرین بزانین چیمان هەڵا بووە چیمان هەڵەنەوە لە پیشتر ئیتر خۆمان ساقۆ بکەین خۆمان ڕاستۆ بکەین خۆمان بەڕۆژ بکەین ترەوە کردنیەکی جارێک وا هینمان کرد هەڵەمان کرد کە هەر بەسەرەوە هەڵەوە هەبچین بەردەوام بین لەسەر هەڵەکە ئەسە کە دکتۆر مەهدی کاکەیش من چەند جارێکی بۆ نووسیم کە بەڕێزگیان تۆ خۆت لە کەڵامەکان دیارە لە کەڵامەکانە سەر دەرناتیری نە کەڵام خوێندنت هەست نە تەفسیر کەڵامت دەتوانی نە دەتوانی کەڵامە ڕەسەنەکان لە تەزویرەکان جیا بکەیت و ئیتر ئەو سەرچاوە کە جنابت مەراجعەوە پێکێ هیچ شینێکی نییە هیچ زانیاریەکی ئەندە سەریارسان نییە هین مەکە کارێوان مەکە ئیتر ئەویش هین بۆ تووڕە بوو من بلو کردە بە تەواوی من بابەتەکانی نابینم هاوڕێکانم
کۆپی بکەن بۆم بەنێرە یتر قسۆباس ئەم بەرنامە لەسەر ئەم نووسینێ بەڕێز نامە قۆرامیەسە کە من ئەچم لە وردە ئەمە بردومەسە ورد لە وردە بەخاترەوە بتوانم دەستکە هینێ بکەم دیاری بکەم و ڕنگ و شتێ بدەم لەسەر کام بەشێ چون بابەتەکە زۆر درێژە لەسەر کام بەشێ لەسەر کام خاڵم قسە بەر لە ئەوەی کە بچمە خزمەتەن بچمە ناوەڕوو باوەتەکە و ویرڕای خۆم ئەرستان بکەم با سەفەیەکی لە تەکانە شیر بکەم ئیتر ئەمە هینێکە ئەمە کاناڵێکی یوتوب بەناو ئاکادمی فەلسەفەی گوران تازە واز کراوە ئیتر من ڤیدۆکان لێرە داهەنم بە خاطرە ئەوەی کە فەیسبوک و لە ئەو شوونێلێکە دانێریاوە لە شوونێک تریش بێت لەم ئاخرانە تۆزێک فشارمان بۆ هاتووەسن خەڵک نازان چوونە ئیتر چەند جار وارنینگ هاتووەسن لەلایەن فەیسبوکەوە کە بابەتێ باسران نەشیا و بڵاو بۆ سوان هەڵا نازانم ئەمانە کیان کە هینەکەن لە پشتۆ ئیتر راپۆرت و شتەکەن ئیتر وتمان با لە هینمانیش لە یوتوبیش بابەتەکان بێتن ویدۆکان بێتن کە کاناڵە بەسەن کاناڵێکی بەدەست بتن داواکاری کە لە بەڕێزان هەست کە حەقشناس بن بە یارمەتی دەربن دڵخۆشکە بن کە بتوانن ببنە ئەندام لە ڕێ سابسکرایب بۆ هەم لەورە دەتوانن هەم لێرە دەتوانن هەم لە کاتێکیشە ویدۆکان باز بکەن کە لە خوار ویدۆکان سەر نیشان دەم کە دەتوانن لەوریشە سابسکرایب بکەن یا ببنە ئەندامە هینەکە ئەندامە کاناڵەکە کە بتوانێت قورسایی خۆی بود لای یوتوب و بەشدارمان بکێتن لە سرچەکان و لە ڕێک مەزایان هەست کە بتوانین لەلێ کەڵک وەربگرین ناوێکی خۆمان بێتن ناوەکو ناوێکی وەبسایتێک یا ناوێکی تایبەت خۆمان بێتن ڕێ مەزایە هەست کە بتوانین لەلێ کەڵک وەربگرین تر نازانم زۆر بەڕێز دڵخۆشن ویدۆکان دڵخۆشن و باوەتەکان هیتر لازمە کە تووزێکیش یارمەتی دەربوون کە بتوانین بەردەوام بین لە بەرهەمهێنان لە بەرهەم هاوردن ئیجور ویدۆرێکی جور باوەتێری وەبی لەوە نەکەین وەکیە زەرەرە ڕادین دێرێت یا زەرەرە ڕا فڵان دێرێت بەڵکە لەو کاناڵەوە لەو ڕوانگۆ تماشاکەین کە ئەمە ئێمە گەرەکمانە بیرکردنەوە لە کومەڵگە بکەینە ڕۆت بخەینە گەڕ و یارمەتی بین کە بە هەمومانەوە تۆزێ ڕخنەگرانیە سیر بەرهەمیەکان بکەین نە هەر دەستخۆش و تعرف لە تەکێکتون تعرف هیچ پیشکەوتنێک ناتێرێتن و هیچ کامان پختەتر نابین بە قسە دەفتەریەکە بەڵکە بتوانین ڕخنە لە یەک بگەین و زانیارەکە زەڵال و زەواتر بکەین باشتر و باشتر بکەین بەسەکە هیوادارم بە ڕێزان بتوانن ببنە ئەنداموە دڵخۆشکار بن شتێکتر کە من تواسم ئەرز بکەم وەسەکە کاناڵەکە لە ئێرە لی پلایلیستە من دابەشکردنەوە پای ئەوانەی کە وەگەریەکە لە شونجیان بکەم مەسەن ئەوە ئەمە لەسەر ئەو قسێلەوە بەڕێسی ئیمان خاموشیە 6 تانە هینی 6 تانە ویدۆ لە ژێریاز کە خۆی ئەبێتە پلایلیستی کە مە پلایلیستێکە کە دانەیت کە ویدۆ هالەژێر ئەمە 14 دانە هالەژێر ئەمە 3 دانە ئەمە مەسەن 12 دانەکە شیکاری لەسەر کلاموە ئێجە ئەو ویدۆل گورانە سەکە بەشێک لە ویدۆل گورانە هانەژێرە ئەم بەشێ شیکاریە ئەوە هینێکیش پلایلیستێکیش بەناو کاکەی کە دانەی ویدۆ زۆرتر هینم کردست ئێترم ویدۆیشە چون پەیوەندی بە کاکەی و هەست لێرە هینێکم لینکی دانا ئێتر لێرایچە دەتوانن بە ڕێزان سابسکرایب بکەن هیوادارن کە یارمەتی دەربن بتوانین بە یەکوە کاناڵەکە گەرم و گوڕۆ بکەین و بە خەڵک بناسین و ویدۆکان بڵاو بکەین کە ئەمە زانیاریە تەنیا ئەوە نییە کە ئێمە لەو بواوە هین بکەین بیر بکەینەوە کە ئەم کابرا لەسەر دینەکە لاوازەکە یا سرودەکان خراپەکەت من وەکو زانیاری ئەچمە دوای سرودەکانە قسە خۆم لەسەر سرودەکانەکەم کەسێکیش پێ ناخۆشەکە ئەو یا قسەکان من پێ ناخۆشە ناڕاستە
بێتن قسەکان من بەرپەرش بێت لە ویددیو لە نووسینە بەسەر چاو من حتمما ویددیو نووسینەکانی لە میدیاکان خۆم وڵاوەکەم و پەرخۆشحاڵی و قەیرزانی چ بم کە من بتوانم پشتکی لێوە فێر بم و هەڵەکان خۆم ڕاست و با بچینە سەر باوەتەکە یە هەرو باوەتەس بەخشیکە هەرو باوەتە سەکاون مەسەرە یارستان و خەورامی کە نووسی سەردێر باوەتە کەس لەلایەن بەڕێزێک بە ناو نامە خەورانی هەرو وەکو هەرو جێگوتم ئەم بەڕێزە ئیمە هاوڕێ بووین متای ئەو خۆی لە لیست هاوڕان من دەرچوو بەخاتر وەکو من چەند جارێک داوای لە لێ کردم کە ئەم نووسینانە پەیوەند نەیەتە یارستان ئاین نییە یاری ئاین نییە ئمە 20 ساڵ لەمەوە هەڵێکمان کردی بەردەوام نوێین لەسەر حەڵەکە چون سەنەدی نییە هەروە وشەیە کرد لە ناو سرودەی چتەکرات بەومانە نییە کە یارستان ناوبی یاری ناو دەخۆت و منزڵ چی پێکەی منزڵگا چی پێەکەی ئاین یاری چی پێکەی ئاین گوران ئاین کوردان ئەو هەموو مەفهومە چی پێەکەی خۆ ناکرێت هەمووی بە ناودا بنین خۆ ئەمەی چ خۆ ئەم بە ناو دینیچە یا هینا مەزهەبە خۆلەتەی ئەم 300 ساڵ آخرە زیاتر لە دەناوی بۆدانرا و ئالحەق و ئالحەقیقەت و حەقیقەت پەرست و نازان تایفە و الحەق و کە دواتر نور عەلی ئەلاهی و حاج نێمەتڵا کردیانە ئەهل حەق و میتر تایفە و زۆر ناوێکتری هەست من هەز ناکەم کە کاکەی بخەمە پاڵەوانە چون کاکەیی فەلسەفەی سیاسیە جیهانبینی دانایان گورانە یا دانایان کوردانە چون کاکەیش بە ئاین زانستن یا بە عەشیرە زانستن زۆر هینا بە قۆڵ فارسەکە تەقلیدگەراییە زۆر ئیمە هینەکە کاکەی بوچکۆکەین بوچکۆکردنەوە کاکەی فەلسەفە یا یەکە ساختار سیاسیە یا یەک نظامە کومەڵایەتی کە دانایان کوردان هینی کەلک لە لێ وەرگرتنەسن کە بتوانن سەر و سامان بدەنە کومەڵگە ئاین یارستان خۆ ئێستا ئەمە لە ناو هەموو نووسینەکان ئەمە هاتووە ئاین یارستان یا کاکەی و ئالحەق و ئەمانە پێوتریت کاکە کەی لە ئاین یارستان لە هیچ سەردەمی کە ناو ئاین نەبوو یارستان ناو کومەلگەنەوە 20 ساڵ پێشی مەکردمانە ناوبەر لە ئیمێج تەنیا وەکو هەر ئەم جوورە کە وەکو هاوناو ئالحەق و عەلی ئەلاهی و شەیتان پەرست و نەزان زۆر شتێتر بردیانە سەر کار کرد لە ئەوەی لە چەند سەرچاوەک قەدیمیتەرینان حاج نێمەتوڵاس و بەر لەوەی کە تەنیا لە شوێنێکتر نەچوە سەکار هەڵا دەستکاری کردنە مەسەلەکان دیوانەکە خان ئەڵماس بڕێت کە یارستان بنەخستنە و شێرەکان ئەو کە هیچ پەیوەندیەکی بە مانای شێرەکان وە نییە ئەمە زۆر خامە ئەم ویرۆڕە بعد ئەمە خامتر لە ئەوە خراپتر لەوە کە ئەمە پێڕوان بێژیتن لە ئەم شوونانەی بۆ دابنەی تەوریز و ئازەربایجان و تەرەن ئەمە بۆ مانەسەکە فارس و تورک و هەمووی لەبەرەگری کرد دە سوورەتی کە فارس و تورک و نەتەوەکان تر یا زمانەکان تر ئالحەق یا ئەلحەقەن متای یارستان بۆ مانیەکیمە بۆ کاربردمان نیین ئەمە زۆر زۆڵمە لە ناسنامەی ئیمەوە لە ناسنامەی نەتەوەی کورد لە باشوور کوردستان و عێراق و هەڵەبجە ئەوانەی کە هەن خۆ ئەمانە منزور کاکەیەکانە لە باکوور تورکیە کە ئەمە منزور هەڵا ئەلەویەکان بن یا هەوادارێ حاجی بەکەش خۆ ئەوانە کەی یارستان نەخە خۆ تۆ ئەشێ ئەمە پێناسە بکەیتن یارستان وەکو نظام باوەڕی تعریفی بکەیت ئێرەکەن پێت وایە ئاینە یا یەکەکەنە پێت وایە فەلسەفەس وەکو نظامێکی وەسرا وەکو ڕوانگەیەکی فەلسەفی وەکو جیهانبینیەکی ئەلمانی فەلسەفی پێناسە بکەیتن خۆ وەختی تو نەتوانی بەتەنیا بەخاتر وشەیە بەخاتر واسرا لێ یەکچوون
سنتێک تۆ بتوای ئەمانە لەژێر ناوە تۆکینەوە ئەمە زۆرمە لە گشت لای نەتەنیا لە ئیمە لە ئەلەویەکان لە بەکتەشەکان لەوانە چون هینەکە ناسنامەکان تۆ هینەکەیتن تۆ خەچەدارەکەی وەختە تو ناتوانیتن لە نظام باوەڕی وەکو نظامێک ئەوە پێناسەتی ئەخە چۆن دەتوانی ئەمانە بخیتە ناو قاڵبێکەوە لە رووسیا شەن لە قارس و نازانم ئەمانە هەمووی لە هەندوستان هەن و پاکستان و ئەفغانستان و لە بنەماڵێک ڕاخە یادگاری کەی بنەماڵە بووە کەی خانەدان بوەستن لە چ سەردەمێک و خانەدان بوەستن لەم ئاخرە بە خاطر ئەوەی کە هەفتوانەیەکان دەفتەرەکان کەوتە دەستیان و ئەوانەیەکی کەمانە بهینیان کردوەسن قولیان وە کردوەسن کە ئەم خانەدان و هینە زۆر زەقۆ بوەسن خانەدان ئەسەن هینێکی نیە قورساییکی نییە لە لەم جیهان بینیە ئەمانە بەداخەوە ئەمە زکری ئەمانیانە پێژنەوە ئەمان کە بەڕێزان ئەیبینن خۆیتر احتیاج نییە من بچمە سەرێت متای لەنا ئەم ئاینە لەناو خۆیدا کەمترین ئاوری لێدراوەتەوە وە جوورێک لە تەمومژی لەسەرە خۆ بەڕێزگەن تەمومژیەکەی چ هەر جناب و کەسێرێکتر بەڕێزنامە قەورامی درستێکن تەمومژیەکەی وەسەکی وە هەروە نەزان چتر لێیان نووسینەخە خۆ نازانین مەنووسەر خۆتا تەمومژی زیان هەکاتن ئەیە بە ئەوە ئیمە 20 ساڵە خەریکین لە ناوخۆی و خشت بە خشت و نیم خشت بە خشت و وشە بە وشە هاورە گەیشتنس معنەیە کردین چۆن ئاوری لێ وەرنەتەسۆی جنابت ناتوای بخۆنیت یان ناتوای تاثیر وەربگری و شتێکترە متای کار لەسەری کراوە بە جوانیش کار بەسەری کرایەکانێ جناب تو نازانم هەر بەڕێزێکتر توانایی هەست بێتن بابەتێک من بخەتە ژێر ڕخنەوە هەڵەکان سەرڕاستکە ئەمە من دەستی ماچەکەم چۆی ماچەکەم بۆچی مەسەڵەن ئاوا خۆت لێ نازانیت قەرارە کەسی تریش لێ نەزانێتن خۆ نووسیانە کەسانی کە لەسەر ئەم ئاینە نووسیوە پێناسەی جوواجووریان بۆ پەیڕەوانی ئەم کومینیتە ئاینیە داناوە خۆ بەڕێزگیان توی چەرەو کارێکی ئەخ باشوور و ئەفغانستان و چتاخ بە پێی کام پەیوانە بەکام نازانم بە کام قیاستوەخە ئەم هەموو دریژدایە ڕیاکەیتن وەک ئەلەوی و ئالهەق و یارستان و کاکەی و ئەلیەلاهی و لە هەندێک ناوچە بەتایبەت لە ناو فارس و ئازەریەکاندا بە کورد بەچە و خوروسکوش وانە ناو دەبێت کورامانە قسەی مناڵانە و ناو ئاوایی ئەمە کەی ڕوانگەیەکی کەسێکی ئالمانیەیە کەسێکی لە ڕوانگەیەکی زانستی و بە متود زانستی سەیری بابەتێک بکات یارسان لە دەبێ و شەکر ئەمە هەمووتان تکرارەوەکردنە کورە ئەمە زۆر گەوجانس ئەمە یەکجار گەوجانس یار و یارسانمە لە تەک مەجموعەیەک وشە و مەفهومتر خۆوانە دیاری کردووە کە یار و یاری و یارسان و منزل و منزلگا و شون و دون و ڕاستی و درستی و پاکی و ڕاگەی هەساوی و ڕاوێ یاری و هەموو ئەمانە مەفهومەلێکن وەکو یارسان کە بۆ بەیان یە جەهانبینی فکری فەلسەفی داناوەل گوران یا داناوەل کوردان چێسەکار ئەمە کەی ناوە بەڕێزگەنە ئەمە کەی لێ کوڵینەوەز لە شیوازی سوفیانە بە مانای محبوب و مەقصود ئاخە ئەمەدی زۆر نازانم چی بێژم ئەوە هەرس ئینسان تێتە قسەی ناخۆشی لە دەمان دەرچێت ئەمە زۆر سوککردنە زۆر گاڵتە جاڕیە ئەمە وا نووسی نەخە تۆ لاقەت زەمەت بێخۆت سەیرکی ویدۆکان من کە قەناعەتت نەبوو کە ئیتر دەتوانی بخەیتان لەژێر ڕخنەوە بەڕێزگیان ئەمە لە سولتان بە هەورەمان لە منتەقەی هەورەمان دەگوتریەت سان و خۆ بەڕێزگیان تۆ هەموو منتەقەی ڕەسم بۆست لە منتەقەی هەموو حاکمەکان سولتان عنوانیان سولتان بۆستن عوسمانیەکان عنوانیان سولتان بۆستن نازانم قەزنەوی و سەفەوی و زۆر لە سلسلەکان ئێرانیش هەست عنوان یان نازنا و حاکمەکانیان شاوەکانیان سولتان بۆسن خۆ سولتان یەک کەلمەیەکی واسڵە وشەیەکی خاص نییە تو تەنیا لەسەر سەهات چی بدەکات ئەمە وشەیەک بۆسن لە بەپانایی تەواو منتەقەکە چۆسەکات هەم لە عەرەبی و هەم لە تورکی و هەم لە کوردی و هەم لە فارسی و لە هەموو شوونەکان ئەم وشە بۆ ئەمە وەکو نازنا و یا عنوان بۆ پادشا و حاکمەکان چۆسەکات
ئەمە تو ناتوانانی بیتن بە خاطر وەکی لە یە منتەقە سان هاومانی سولتانە خۆ ئینە دەی تەواوە هەر منزور سولتانە خۆسان بە معنی کوچکیچە سان بە مانایکی تری وە کوردی ئەچێتن خۆ بەشی بێشین ئەمانە یار کوچک بوونەسن خۆ ئەمە وشەیەکی ئامە خۆ وشەیەکی مانای یاران و شون کەوتوانیدا خۆ ئەمە سولتان ئێساق دێتن خۆ ئەمە دی یارسان بە مانێ ئەم بەڕێزە و زۆر کەسێکتر یار شون کەوتو و سانیش منزور سەهاک بێتن ئەمە وشەی مانای یاران و شون کەوتوانی سولتان ئیساق دێتن ئەمە زۆر 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 لاوازە ئەم زانیاریە ئەمە زۆر نزمە ئەم وتراوە خۆ لێ دەخۆ ئەسە لەورە خۆی چواشەی وەکردووە لە نیو یارسانەکاندا وشەی یار سولتان مانای ئافرینەر و خاونکاریش دەدات خۆ چۆن دەتوانی یار هەم معنی ئافرینەر و خاونکار بدات هەم معنی شون کەوتو هین بداتن معنی شون کەوتو نازانم محبوب و فلانوانە بداتن خۆ ئەمە وەخت خاص نەبێتن ئەمە ئامە بەخاتر و ئەم هەموو مانایە هەست خۆ وەخت خاص بێتن خۆ هەلیە معنایەشی بێتن خۆ کەلەمەیەکی خاص یە مانای بێتن خۆ ئەمە هیتر تو ناتوانیتن لە شوێنێکتر یار بەخوایان زانست سان بە کومەڵ و یاسرا مەجموع کەسێکی لە دەور یار جەم بۆ یار بەمانای خۆ نازانین ئەمە زۆر خامە زۆر مناڵانەست بۆ کەسێکی خۆی بە لێکۆڵۆنەوەر یا مێنەوان یا پەژوهشکەر بزانێتن ئەمە زۆر سووکە ئەمە کە تۆ لە چەند جملەیە چەند لاوازی و کونات لە ئینەکە لە بیرکردنەکەت و لە ڕوانگەکەت دیارە خودداش ئەمە دیستر یەکجار سۆرە دیارە خودداش بە پێی ئاڵۆگوڕێ ئاینەکان ناوی دەگوڕێت ئاخی چۆن دەبێتن بەڕێز یان چەند جار ناو ئەلایەن گۆڕی و ئاڵە ناوەلێکتر هەست متای وەکو ئەلا لە بەسرەخ و ناوێت بۆ ناوە نەکات لە بەغدا ناوێکتر و لە کوردستان ناوێکتر و لە نازانم بەقێ شوێنەکانی کە مسلمان ناوێکتر بۆ ئەلا بۆ نەکات یا بۆ مەسی هەروە یا بۆ موسا هەروە چۆن دەتوانی ئاوە بیر بکەیتەوە خۆ ئەمە ئیساییتر وەکو بەڵگە ئەمەیە هاوردەسۆ خۆ ئەمە سولتان خوددایەوەن زاتشی یەگانە کاوەی هجاجان جەهەورامانە خۆ ئەمە هەب خۆی جا لە بەڕێزیان ئەمە تو وەختی ناتوانانی کڵامەکان تەشخیصبی بەڕێزێک نووسەرێک مێنەوانێک نەتوانێت کڵامەکان تەشخیص خۆی لە ئەم بوارە نەداتن خۆ ئەمە کڵامە ڕاستەکانەکە ئەمە خۆی جالە ئەمە داود ئەمێ نەوەتوە ئەمە جالیان کردووە کە سێوەڵ زۆر مهم بکەنەوە چی بەرچەمانە شێرەکرد چی بەرچەمانە سێوەڵ مرشان چی بەرچەمانە سێوەڵشان مورن وەڕی لێوانە تا یار ناسوور خوش وە بێگانە ئینە ڕەمزیوەن پەری نیشانە نیشانەی تۆفیر یار چ خارانە خاجان فەرماون پێی یارستانە خۆ ئەمە ئەجێ ڕوڕەش بێتن جاعلەکە ئەمە یارستان لێرە بە ئەمە ئەخوا بە ئەم جەلیاتە ئەخوا ئەمە ئێرەکانی تازە ڕاستەکانیش بێ ئەم شێرە ئەمە ئەشی یاران بێ نە یارستان چون هیچ مانایکی نییە لێرە ئینە بیاوبەس هاچلی و سیروانە خۆ بیاوبەس لەسەر سمێڵ کردیا ئەمە بەم زۆر گەوجانە جالیان کردووە گەوجانەتر ئەوەسە کە کەسێک بێتن وەکو مێنەوان و پەژوهشکەر و نازانم لێکۆڵینەر بێتن ئەمانە بواتە کار وەکو سەنەر خۆ ئەم بەڕێزە خۆ ئەمە نیوە خشتێکی لەم شرە ئەقرار پیرە چەنی سولتانە سولتان خدا وەن زاتەش یەگانە خۆ لەورە لە شوێنێکتە جالیان کردووە سولتان خدای وەن زاتەش یەگانە کاوەی حجاجان جێ هەورەمانە کاوەی بستنە ڕاهەورەمان ڕاحەج لەورە خۆ ئەمە لە شوێنێکتر ئاوایانە پێکردە خۆ بەڕێز نووسەری بەڕێز تەشخیص نەوە ئەوەیە بۆی ڕوشن نەبووە کە ئەمە جعلە تازە لەسەر جعلەکەی جعلێکتریان کردووەسن کە ئەمە ئەو جالێش جیوەجێ کراوە کە ئەمە نیم خشتە لێراست ئەو نیم خشتەکە لە شوێنێکتر لە بەنێت لە شێرێکتری چۆسەکار خسە چەند نمونە لەو جالیاتە لە خزمەت بینەران ئەرزکەم ڕەنجار چه پشت لێوانە هەر لە سەرمانە جالن سێوەڵ هیچ ئەهمیەتێکی نەبووە خوار ئەمە دروست یەجێ لەمە لەبان هینەکەیەوە لەبان
ڕاستی کەڵامە ڕاستەکان لاورد کە ئەمانە جیالکردنەوە خۆ ئەمە هالە بەرچەوە بۆچی بۆ نیشانە خشت لە بیگانە تا یار ناسو ئەمە یارەکان 72 بارگە چالاکوانیان چۆ بۆ منتەقەیەکتر بۆ شونگل نادیار یەکانیان بیاتە بەپێی ئەوە یەکان بناسیەتن کە یارمەتی لە یەک بگردان مەشورەت بکردن ئازانم خلاصە هینیان بکردن یەکان بناسن بەخاطر ئەوە بۆ خۆ ئەمانە هینن ئەمە نیشانەی تەوفیق یارچ خارانە خۆ ئەمە درستە ئەمە لە ئەسڵە ئەم قەرە ئەشی بێتن قەرەیە درستە متە ئەمانەیانە زیاد کردووە ئەم دوو هینە ئەم دوو خشتە زیاد کردووە ئەمەیە ئەسڵە ئەم کە ئەمە سێوەڵ هیچ پیرۆزییەکی نییە سێوەڵ چەس نیشانەی یار لە خارە هەڵا بابەتەکە لەسەر سێوەڵ نییە متەدیتر مەجۆرن ئاوا کردی کە ئەمەیە بە تو بوشەیەکی ئەوە زیشکردن ئەمە ئەسڵە ئەمە سێوەڵ بەخاتر ئەمە نیشانە بوون بۆ نە بەخاترەوە فەریزەیەکی دینی دێ ئەمەیچە هەم ئەمەیچە بڕێکە لێ درستە متە ئەمەیە زیادکردنە دای ڕەمزبار ئەمە چونک ئەمە ئاینیاری داوە و موسی و بنیامین و ڕەمزبار چواریار ئاینیاریان نووسی بەری لە ئەوەی کە سەهاکیش بێتە پادشا کە ئەمانە کەسێکتر خێرز ئەم چوار کەسە لەسەر ئەم سێوڵە چتی وت و بزانن ئەوە جعلە چه پشت لێوانە سێوڵ موشان چه پشت لێوان هاشێ بێ ئەمە خا نیسیاسم شادی با بردی جەمخانە ئەمەیە هینە ئەمەیە دوارە جعلە هەیدەست بکەن و دوو دەستانە کە بە سێوەڵ وەچە بکەن بە سێوڵە هەیدەست بکەن ژن دەست نییە قەیوە ئەمە خۆ سولتان زاتی وەن بیشک خوددانە کاوەی هەجاجانە چە هەوڕەمانە خۆ ئەمە چەس ئەمەیتە جارێکتر ئەو نیم خشتە لێرا چۆسەکە ئەو نیم خشتە لە ئێرە چۆسەکە ئەو نیم خشتێ لە ئێرا چۆسەکە بەڕز نووسە نەزانتە ئەمەیچە هەم هینێکتر جالە کە هەر ئەوە سمتە زیایان کردن چەندێک دانەسەر دەمێەوە خۆ هەر ئەو دوو خشتەیە لە تەک ئەوە هەر یەکیکە ئەوەی چ لە تەک ئەوە یەکیکە متە ئەیانێ زیادکردن ئەمە جال وا کریاوە کە کەسێک جالی ئەمە خشتێک کردە ئەمانەیە جالی زیاوی کریاوە کە من بەخاتر کاتەکە هینی ناکەم ناچمە سەرێ لە شون خۆی چیمەسە سەر بەڕێ لیانە لی جالیاتە لەکانی لازم بێتن جارێکتریش دەتوانم وەکو بابەتێکی لە بەرنامێکی تایبەت لە ویددیوەکە لەسەر قسە باز بکەین میردان وە شادی مزگانە ستان خوای وەنزاتش یەگانە ئەمەیکە هەر لە ئەوانەسە هەر لە ئەو جالیاتەسە کە ئەو یەخشتاورە بعد قسە هینێکتر لە بیرم نەچێتن ئەم شیوە کاڵگوەرگردنە لە کەڵامەکان زۆر نابەجیە ئەتۆ خبەنێک بۆ منزوریکی هەلاجی کریا و سەرافی کریا ئەمە دەرەنجام باسڕە هاوسەریکی توڵ و دریژە خشتە ڕەسەنەکان ئەمە هین نییە ئەمە باسڵا سوورە نییە یەبەن سوورە نییە تۆ ئاەکی بێریتن بە کارمانای بۆ دروست بکەیتن ئەم جورە کەڵگوەرگردن لە ئین زۆر ناشیانە زۆر خامە ئەسێ تۆ بەنەکە بە تەواوی بزانین منزورەکە چی وتووە بەنەکە ڕەسەنەکان دوو تا سێ خشتن خۆ زۆر بە ئاسانی دەتوانانی لێ کەڵ خۆتیاژ نییە باسرا وەکو سوورە چاوی لێ پێکە ئاەیەکی لێ دەرباریتن ئەمانێکی هەجالیاتن کە هەروانێت تێتن چۆسەکار هەرە و خشتە ئیتر من ناچمە سەرێ میردان وە شادی مزگانە سولتان خوای وەنزاتش یەگانە ئەمە هەمووی بۆ دروستکراوە کە سولتان بکەنە کەسێکی هین کە دینی کاوردووە دینی دامەزرانوە وە سێوڵ زۆر بووە مهمە ئەوە لەسەر سەهاک لەسەر سێوڵ هینی هەست شێرێ هەست لەسەر ئسول ئینسانی باسڵا ئسولیاری بنەماواریاری قسەی نییە هیچ قسەیەکی نەماوە هەتا مام قسەی لەسەر ئەوەسە کە هەفتوانە زۆر هینن زۆر مهمن لە نوێر دروست بوونەس ئەبراهیم لە نوێر دروست بووەسن سێوڵ زۆر مهمە
چشتگەلێکی لاوەکی بەشێکی کە بەناو بەرزەنجە و نازانم هین دروستیان کردووە ئەوەی تردی زۆر خام و خرافەسن ئەوە ئەچێتن مەڕە کاتە ئینسان و ئینسانە کاتە مەڕ و داودی ئەبێتە کوڕە بچکەلەی سەهاک ئەبێتە کوڕە باسڵا بەردەسیکەرە شێخەل کردوون سەیل لە دەورەی بەرزەنجە و خیتر هینێکی داویش ئەبێتە پادە و سەهاک بچۆ بۆ بەشوان بچۆ باوکم بووە هەج نازان بچۆ لە هەج خۆت هین بکە لە شوێنێک هاوڵێنجەکە لە چوە سەبان هین دانیشتووەسن هەر لەو دەورەیەسن هەج خۆی هەر خانوویش نوێ کەسی بشێتە سەر پاسارێکی زوان دەربارە بەبەوە بکاتن لە بەرانبەرینە ئەمە زۆر هەیە بۆ ئەم نازانم هەیە بۆ خۆتان نەیشتونەسن زۆر ئەم جالیاتە پڕێنێ ئەمەی حەج هەجاجیار ئەمەی جا ئەمانە هەمووی هاوردنە لە خزمەت ئەم نووسرە بەڕێزە ئەمانە هەمووی جالن ئەمانە هەمووی جالن جالەکەیش لێرە هاوردێسە ئەمە لێرە خەریک بۆسن و هینێکی هەست قەتەشێکیش لە هاشنێمەتلا جێهون ئابادی هەست کە سەر وەخت خۆی گەرەکیان بۆ لەجێ ئەوەی کە سوتان قەبری بێتن لە هەورامان ئیوەت بەسڵا بەناو ئەبراهیم قەوری بێتن لەورە ئەو قەورەیسە یا ئەو پەرستشکایسە بۆ سوتان دروستان کردووە یا بۆ سەهاک دروستان کردووە وەخت خۆی لە پلانە بۆست بۆ ئەبراهیم درستی بکەن کە ئەبراهیم لەو رابوتە و بچنە توافێ و قۆبڵە بێت و فلانە بێت خۆ ئەمانە تماشاکە ئەمە چوەسن ئەمە بەڕێزگەن شێخ بەهایی کە ئەمێ وەتو ئەمە چ ڕەبتێک بەین وە هەست بە یارستان و هەورامی وە هەست ئەتۆ ئەمە توانایی وە سڵام متاڵعەی خۆت خوێندنەوەی خۆت لێرە هینەکەی ئەکیشیتە بەسڵا ڕخە یا نیشانە دەی زەقوەکە یا توانایی دەسەر بابەتەکە کە بتوانێت شتێکی ماقوڵ لێ دەباری ئاینی یارستان ئەمە هەر ئەو مزەخەرفات ئەو هینەسە کە ئیران بتوان ملت ئیران درست بکەن کە ئەمە ئەم یارستانە یا ئەم خەڵکە ئالحەق و ئەلیۆلایوانە بەشێکن لە ئیسلام دوای هاتن ئیسلام و بە لە ئیسلام بەشێکن لە زەرتوشت و بنەماڵ زەرتوشت و ئاینیەلێک بەناو ئاینیەل ئیرانی دەناسیەت ڕیشەیان هەست و لەورە سەرچاوەگرن کە ئەمە مزەخەرفاتێک بۆ خاتر تێکدان ناسنامەی ئیمە و هیچ بنەمایەکی نییە چون یارستان هیچ من لە ئەو چەند بەنێک لەم ئاخرە چەند ویددیویەک لەسەر بەنەکان نەوروز سوورانی شێخ ئەمیر هین کردووە شیکاری کرد مەسن کە ئەسەن خوابنەی ڕەدووە کە ناخست چۆ دەتوانیتن ببێژیتن ئەمانە لە زەرتشت ماونەس و زەرتشتیش ئەورامەزدا خۆ خوایە ئەم بەڕێزانە تازەکانیش بخوێنن لەسەر ئەو بیر و باوەڕەکوونندان نەکەن نەمینێنەوە خۆ ئەمە میترایی نووسینێکی زۆر لێ نەماوەسن هەڵا تەنیا بە ئەوەی کە خوارپەرستی هەست و نازانم گا کوشتن هەست و فلانوانە شتێکی خرافی هیچ وەخت وەکو نظامێکی باوەڕێکی میترایی چون نظام باوەڕێی کە باوەڕ دینی باسترا و ئالحەق یا کاکەیی یا ئەلیۆلایی چون نظام دینی کە وە چەند خاڵیان بە یەکە خواتە خۆ ئەمە چون توانیتن ئەم سەرچاوە هەر بەو شەرپەتەی خۆیانە کە حەزرەت حەق لە ئەوەڵوە هینی کردوتن دنیای خۆڵقاندوت و چوار مەلەکەی دروست کرد و فلانەوانە خۆ لە تەک ئەهورامەزدا نایێت تۆ کە هینی کردوسن ئاین زەرتشت و ئەورامەزدا کرد ئەورامەزدا دنیای خۆڵقاندووانە خۆ خاڵێن هاوپەش میتراوی هین ئەمە ساهیتر میترایی ڕیشە هەردوو دین زەردشتی و یارستانە ئاخر بە پەیچی بەکام نووسراوە ئاخر خۆ نازانم زیرەکترین مێنەوانەکانی هینی زۆران پیان نەکردو چون نووسینەکان نەماوە نووسینەکان دەبین بڕێک نووسین شەلپات هەست کە تەنیا نازانم هیچ وەکو نظامێکی باوەڕی کە تو بێژیت ئەمە ئەم خوا ئەم قودرت لە یەزەڵا ئاوەیەوە تۆ ئاوای دەست بکردو ئاوەیە ئەم دینە دامەزران وەخۆ ئەوەی نییە چۆن دەتوانی هەروە بە گوفتەرە بێژیت خۆ ئیمە ئیمڕۆژ یارستان بەپێ ئەو نووسراوە دەقەوە لە مانێسە جێ دەفتەرەکان لە سەدەی دویم کوچی و هەتا سەردەم نەورۆز و
تەیمور بانیاران نزیک زیاتر لە 100 ساڵ لەوەر خۆی ئێمە سەرڕاستمان وەکرێ هیچ نیشانەیەک ئەوەی نییە کە لە زەرتشت یا لە مانەوی یا لە مەزدەکی یا لە ئاینگل هندویسی و ئەسرا هندوسی بودایسم و نادام بەرهەمانی و فلانەوانە ڕیشە داشت و یا سەرچۆ داشت خۆ دیارە لەگەڵ یەکە بە ئەسرا مردمانێک لە نزیکێک ژیانەسن تاسیر زوانی فەرهەنگی ڕسومی لەسەر یەکدا نانەسن ئەوەی لە یەکچوونەکەی ئەش بزانیت لەسەر چ بابەتی قسەکەیت وە چون ئەم لە یەکچوونە چون بە کام قیاس براوردەیەکی ئەمە ژمارە حەوت یەکی لە ئەوانە خۆ ئەمە دیت زۆر خامە هەرسێ ئاین باوەڕیان بەوە هەیە کە مرۆڤ لە گیا دروست بوو ئەخ لە هەلەوە هین ئالاقی لە کوورەوە باوەڕ هەلەوە لە گیا دروست بووسن بەڕێزگیان بۆ باوەڕەوە حەزرەت حەق دروست بین کردوسن چوار فشتێ دروستکردن چسنەوە ئەو دوار هاتە سۆ زەوی و دروست و فلانە دروستەوە خو جالیاتێکی زۆر لەو سەر ئەمە هەست بتای من لە هیچ کوورە نەمبیست و لەناو جالیاتەکەیش کە لە ئالحەقە بە هین دروستان لە گیا مرۆڤ دروست بێتن زۆر کەڵام و چتە هەست کە هەر ئەو هین ئیسلامیە لە هەوا و لە ئادەم و هەوا دروست بێسن هەر لە خۆت و قسەی چنووسایی ئەمە ئاینی یارستان کێ یارستان خۆ ژمارە هەفت بەڕێزگیان ژمارە هەفتە ناو زۆر بەشەکان هین هەست نازان تایبەتمەندی هەست ئەمە لە هیچ سەردەمێکە ئیمە ژمارە هەفت پیرۆزی نەبوو هەفتەن بە وەوێڵ چوارتە نەخۆی یاریتەن و ڕەمزبار بۆسن هیچ کاتێک تێکیان داوە هەڵا ئێرەکانی بوونی چە ژمارە هەفت لە ڕوو ئەوە نەویەسن کە ژمارە هەفت پیرۆز بێ بەپێی ئێتیاج ئەوە کە هەفت وەزیر ئێتیاجیان بوو ئەمە هەفتەن هین شمار کەسی وەزیرەکانە کە پێویست بۆسن کومەلگا مدیریەت بکەن خۆ ئەمە لە وەرەقە یا نامەکەی سێشەمزین هەیدەری لە تقریبان 85 ساڵ لەوبەر بەڕۆنی دەرکەفتن کە من کلمەسی وید وەخی تۆزێکی سیر تازەکان بکەن لەورە سێشەمزین بشتین کە پیشوەل باەتەکان بتوانن لە دنیا سەریان بوتوە و بتوانن مردمەکە وەڕێ درستە هەدایەت بکەن وەختی کەسێک کە سەرێ بوتوە سەر بشۆوەکان چەکەن هەڵوژیان وەپای ئەرسی نییە بەڕێزگیان خۆ لێرە چە دوێنیتن هاوردێسن ئەم هیمایە ئاسمان و ئەمانە هەمووی قسەی وێڵە بەڕێزگیان لە یارستان هەوتەن و هەوتوانە و هەوت خەلیفە کوورە ئەمانە بەڕێزم ئەمانە بەخاتر بسەڵمنن کە ئەمە دین دروست کردووە سەهاک ئەم هەوت خەلیفە و هەفتینە هیچ دینێکی نییە ئێرەکانی ئەمانە تایبەت هین بوویان بەشێک لە ئەم جەهان بینێبیەتەن خۆ نەوروز شتێکی وت شێخ ئەمیر شتێک لەم بارەوە تەیمور بانیاران و دیارەکانیان وت ئەمانە تەنیا لەناو جالیاتەکان هەفتوانەیەکان هەست دیوانە گەورە حەوت بەشە کی وتی حەوت بەشە بەڕێزگیان دیوانە گەورە ئەسلەن وجودی نییە دیوانە گەورە بەو مانیکە کە تەنیا کتێوێکی مقەدەسیان بێتن کە هاوتای ئەنجیل و نازانم تەورات و ئەوستا و شتە بێسن ئەوە بینی نییە ئەوە گوبینۆ ساڵ 1855 تا 1858 لە کتاو 30 ساڵ لە ئاسیا هاوردەسەکە 2 یا 3 کتێوخانە خۆمە تازە کردو مەسەوی 2 ئەو بەشەیە 2 تا 3 کتێوخانە لەناو مردمەکە بوونە کە ئەم کتێوخانانە چەند نزیکەی 20 جلد کتاو دەستنووسی هاناوی و 20 جلدەکە ناسیاوترینیان بە دیوانە گەورە ناسیاوە یا کتاو چوارمە دەکەن خۆ بەڕێزگیان ئەمانە لە بین چوونەسن 150 ساڵ لەیەوە ئیمە لاخوارەکەی 20 کتاوەڵە معلوم نییە کە هە کتابخانەی 20 کتاوە ئەمە بە هەر فقط گومان بردووەسن ئەم ئەمانە نهێنی بۆ هەتا بۆ سەیەکانیش نهێنی بۆ چونکە ئەمە هەل لەناو گورانەکان بۆسن لەناو کەسگەلێک بۆسن جۆر نەوروز و تەیمور بانیاران و لەوەرتە شێخ ئەمیر کە بزانن بخۆن بکەفنە شوون قسەی یاری کەڵام یاری نەوە لێ سەدە ئاخرە لێی 100 ساڵ ئاخرە کەفتە دەست
سەریەل هەفتوانەی چونچونەسن تەواو لە نابودیان کردو ئەو بەشەکە ئەم جالیات و خرافاتانە تەپانە سونار خۆ حەوت جاویدان زارتشتی بێتن لە تەک حەوتەن هینە بەراوردێکی ئەمە لە یەکچوونە کورە ئەمە زۆر گاڵتجاریە ئەمە نووسەرێکە ئاوە سووک بنووسی بەڕاستی خەریکە گاڵتجاری بەخۆی ئەکاتڕاستی تۆ قوربت بێتن بۆ قسە و باس کرد بۆ نووسینەکانت سلطان ئیساق دونی میترایە ئەخ لە کوورە هاتووە دونی میترایە بەڕێز مەسەن دون مزەخەرفێکە کە ئەمانە لە تەک خۆیان هەوردەس ئەمە دون و ئەم زاد کە بچێتە هین کەسێکوە ڕوانگەی سوفیگەریە کە ئەمانە بە ریاضت بکیشن و عبادت بکەن و تا بڕستنە مەرحەلەی کە ببنە هینێ باسڵا چی پێژن بڕستنە ئاستێک بتوانێتن بگاتە ئاستەوەی کە مریدەکان هین بکاتن باسڵات ئاستەوەی کە بێتە چی پێژن تەجەلی زات خوا یا زات عەلی یا زات هەر کەس بەڵام ئەوەی کە ئەم دوونە لە یارستانە کە ئیمە باسی کردین لە جەهانبینی لە شارستانیەت یارستان یا لە شارستانیەت کاکەیی هیچ معنایەکی نییە معنای دوون بە دوونیە توانایی و لێهاتووی و زانستە کەسێک لە شوێنێک دەتوانێت لێهاتوو بوو کاروبارەکان درستت بواتەڕەوە لەو شوونە یا لەو جامەت لەو لەباسە بەرپرسایەتی بکاتن کاروبارەکان بواتەڕەوە ئەمە خو ناکرێتن هەروە بۆ خۆت خۆ ئەم دوونە خۆتۆ ئەشی بتوانیتن بە بەڵگە بسەمیتی چون ئەم دوونان نەوەز بوون چون کابرا دوون بۆیە تێتن خۆ ئەمن لە هین سوفیگەری لە ڕێباز سوفیگەریە خۆ ئەمە بە وەلی حاجی بەکەس چوەسە سەری نەزانم مەلا سەدرە چوەسە سەریوانەیە کە سەرچوەی مەسلەکە هینەکان مەسلەکە سوفیگەریەکانن خۆ خۆیان بە وەردی چوون نەسن چوە و قۆناخەڵێت تی بکەیت کە بگەیتە ئەو ئاستە ببیتە بەسڵا کەسێک کە ئەنوار حەق بگاتە ئاستی ئەنوار حەق دوو دنیای جیاوازن ئیمە شیکاری لەسەر ئەم بابەتانە کردی نەسن ئەشێ تۆزێک بشنە خۆیان ئەم بەڕێزانە ئەمە پشتیوێنێ زەرتشتیەکان هەورامیەکان هەفتا و تاڵە کوورەک و ئەمە زۆر خرافیە من لە هیچ شوونێکە لە هیچ بەنکڵامێکە نەندیەکە ئەمشتە ئەمە سەرنجامەکان هەفتا و دوو بەنە کوورە ئەمە خرافەیە بارگا تەمام کردیانە سەر کەربەلا و نەجەف هیچ شتێکی باشیان پێ نێشتۆسن بەڕێزگەن هەفتا و دوو بارگە ئەشێ قسە و باس هەفتا و دوو پیرە بێتن لەسەر بارگەکان چۆن خەڵکەکەیان ڕێکخراوەیی بکەن سازماندەیی بکەن لەسەر شتێکتە نییە بەڕێز خۆ تازای ئیمە باس 99 پێشچاومانێت نووسراوەکانیان لە بین چوەسن لە ناو براوە ناتوانیتە هەروە بۆ خۆت دەخۆت بە گەزگۆ شت بنووسی سێ ڕۆژێ دیاری نەماوە زارتشت لای زارتشتەکانی ئەم سێ ڕۆژێ هینەسا سێ ڕۆژێ ڕۆژوویانە دە سالی لە دانەیەکە کورب ئەمەم خرافاتەی سە دەرویشەکان ئیرانیش باوەڕان پێ نەماوە بەڕێزگەن ئیمە نەقدمانوە کردو کە ئەمە خرافاتە ئەمە ساز کراوە داستان وەسا ڕوایەت ئینە شاخۆشین ساز کراوە ئەمە سکە مەلا و ئاخونەکان ئەم خرافاتە ئەکەنە دەست پیچکە و هینەکەن هەڵامات ئیمادەن و بە نەشیاوی و بە سووکی ئەمانە کەینە جێژ قوڵتاز و خاونکەرەوەمانی من نەقمان کردو هەموو سرودەکان هەوەکە و سرودێل سمیڵە هەمووی جالیاتە ئەمە بخۆ تۆزێک قوڵتر سێرینەکە بکەن لای مترایەکان زەرشای زای جەم هەیە بۆ جەم لە گشت کومەلگای نیشتن هەیە لە دەوران باسڵە جاهلیەتی جەم ڕێکەرمەکان بۆ سو بەڕێوەبەر کومەلگا بوو نەسوود جەم چینێکی نیە متە ئەم جەمە لە جەهانبینی فکری فەلسەفی داناوەلگوران یا دانایان کوردان هینێکی شوونێک و مەفهومێکی تایبەتی هەست شوون یارەکانە شوون مەدان سەرافیە مەدان بەدیوبستان گەوهرە و کاڵاوە لە گەوهرینە زۆر مانە لە خۆی و ئەگرێت و جێ ئەوە نییە بچیتن بۆ خۆ دابنیشیت و لاڵە و ئامانکیز بۆ شوونێکە وەکو ئاکادمی
شۆنێکە وەکو پارلەمان وەوە کەوتە کە لە کام ئاستە لەسەری قسە بکە بۆ چییە ئەوە ئەم هەموو هینە مەفهومە سووکەکەینە نازانین واز بەرن بەڕێز بیان جێلی سەفی جێلی سەفی دەرویشانەس و هیچی نییە هیچ معنا و مەفهومێکی لە جیهانبینی فکری فەلسەفی یارسان کیمە باسمان لێکرد نییە ئەخەی مانای چییە خۆمامە بە هینێکی دەوریشانەس هینێکی سوفیگەرانە جلوبەرگێکی سوفیگەرانەس هیچ مانایەکی نییە بەڕێزم هیچ مانایەکی لە ئێرە نییە تۆ سرودێک بێرێت کە مانای دێتن سرودێک هەست کە هەوری سفێ بە هین بۆ بنیامی چۆسە کارخۆ منزور ئەوەسە کە بە سن ساڵ بەسەر چۆسن بتای وەکو هەور سفی کە کەسێک نێسن لە هەور سپی یا لە هەور سفید واران بوارێ متای لە هەور سفید داناوە گوران واران وارێتن ئەخی وە نا هینەکان معنی مەفهومەکان حالی بینە نە لە مەتافۆرەکان حالی بینە هیچ لە هیچ حالی نەوێنە هەوەکو وشە سێر شتەکانە کرد خۆ معلومە کە نووسینەکەتان ئاوە سووکە بێتن بۆچی هەورامی بۆ زمان ئاینی یارستان خۆ ئەم هەموو دریژدایڕیە کرد هەمە جواب پرسیارەکەی خۆی چی نەداوەسە بووە زمانی ئاینی یارستان خۆ لە ڕوتێکی دیرۆکدایە خۆ ئەمە چووەسە سەر هینەکان زوانی هەورایی و کە ئەمانێکە ئەم بەشێ ئەسران خۆ ئەمە دەتوانێت هەورامەکە وەکو زمان تماشای بیتن خۆ لە نووسینێکە و ئەرەکان شتێک لەسەر باسرا ئالحەق زانی لەژێر ناو ئالحەق باس لێەوە بکەیت و ئێرەکانی لەو ڕوانگەوەی ئیمە سێرمان کرد سێر ئەم نووسراوەمانە کرد سێر تکستەکانمان کردووە شارستینێت یارستانمان دەراود لە ناوی خۆ تۆ دەتوانانی شتێک بنووسی لەو باوەتە خۆ بنووس زۆر من پێم خۆشە ئەم قەرەقاتیە ئەم شەرم شوروە دروست کردووە هیچ سوکایەتیە بە نووسین سوکایەتیە بە زانست سوکایەتیە بە مێنەوانی سوکایەتیە بە متود مێنەوانی یارسان و ئەلحەق و شەبەک و هەموو شتە قەرەقاتیت کردەوە تاقی چی بەڕێزیان وەک ئەوەی ئیزەدی و یارسان و زەرتشتی لە زۆر خاڵدا کوو دەکاتەوە وەک باوەڕبوون بە دروستبوونی گەردوون خۆ هەموو من نازانم ئەمە معنی چیە دروستبوونی گەردوون لە زەرتشتی هەورامەزدا دروستی کردێت ئەوەی کە لە ڕوانگای ئیمەوە کە وەخت خۆی لە نووسین و لە ویدوی چاوەڕ نەسوانەوە کە لە دوڕوە دەست پێکات دوڕێک مادیەتە لە ئەنسری کۆ لە بەزری کۆ ئەم بەزرە چوار بەزرتر چوار ئەنسرتر ئاور و واو ئاو یا چوار ئەنسر دروستەکات ئەو چوار ئەنسری چێ لە تەگێکە تێکەڵ بند و ئەنسوریل تازێک دروستەکان و ئەم تەبیەتە دروستەکان کە ئیمە ئەم گەردونە دروستەکان خۆ زەرتشت ئەو ڕامەزدا دروستێکە کووە ئیزەدیەکان مەلەک تاوس دروستێکە نازانم زۆر شارەزایی نیە ئەوانی بەنەوەی واسرا نێر و مافۆق بەشەر یا ماوەڕە تەبیعە هینیان هەست اعتقادیان هەست کە زەوی و جیهان دروست کردێ ئەتوت نازانی ناتوانانی لاوازە تواناییەکانت بەڕێزم ڕاخۆ دەخیتە ناو بواری لێ نازانی ئەمەی چیتر وەکو ڕژنامە نووس کە منتەقەی هەورامان شاخەوانی ئەسن بە بابەتەکەی و هیچ پەیوەندیەکی سەبارەت بە ژیان ئابووری و ئەمەی چتر ئەمەدی هین خەڵکەکە ئەمە هیچ پەیوەندیکی بە بابەتەکە خۆی چوەندیە ئەمە شا بەمانێ خوا لێرەوە شا ئەلی و کوڕخ بەڕێزگیان ئەمە ئەم شا ئەلی و مزەخەرەفاتە هەر هەفتوانیەل سەیەل بەشێک بوون لە متەسۆفە بەڕێزگیان ئەمە ئەدەبیات ئەوانە ئەمە هیچ ئەرزشێکی لە ڕوانگەی دانایان کوردان وە لە جیهانبینی دایان کوردان وە نییە بەڕێزگیان شا کەسێکە شا سەهاک خۆی ویشتن من ئەم ڕەمەی یاری من ئەشێ هین بکەم گاکانم جۆرێک بەرپرسایەتی داشتم کە گاکانم لە ژیر نیلە دەرنەچی بۆ خۆیان هەکە بەلایەکە یانێ شیرازەی
دەم و دەستگای یاری نەشێوێتن تۆ چون دەتوانی هەروە بەخوات ئەم هەموو نازان چی بنووسم خوراافاتە ئەم هەموو سوکایەتیە لەبەر لە هەموو بە نووسەرە کردێت لە دوای ئەوەی بە ئەوەی کە یارسان و بە مەفهومەکان و بە جیهان بینیەکە و بە هەموو شتەکان لە هینیچە لە ئەوستا و نازانم لە هینیچە ئەمەیچە شاو خەشا بە معنی خوازن بەڕێزگەن شاد لە هەموو شوونەکان بنیامی گۆزن کرد لە بڕێک سەردەم خۆی بەخوازانیە یا نمایندەی خوا یا سایەی خوا مامەد ڕەزا شەش بە سایەی خوازانست سایە ڕێسێبەری خوا خۆ ئەمانە هەر کامی معنیکی بۆ لە هەر وڵاتێکی و لە هەر فەرهەنگی کە بە معنیکی و لە هەموو شوێنی بە معنی خوا نەچۆسەکات خۆ لەناو ئاین یارسانە ئەمانە بوون بە حوتەن خۆ تۆ چۆن دەتوانی خوا بێتە حوتە ناخە خۆ شا ئەمانە شان نەبوونەسن تۆ لێرە یەژیتن کەیانیان و نازانە پیشدادیان و ئەمانە شاکانیان بەمانێ خوا بۆ یا ئیزەدیا هەرچی خۆ لێرە خۆ ئەمانە خوانیان ئەمانە هەر لەو ڕوانگە خورافی مەسەبی چۆ ئەمانە فریشتە ناڵا مەلەکاسان کە فریشتەسان کە ئەمانە کەی هینن بۆ معنی ئەو لە ئەورە چۆسەکە خۆ ئەمە ئیتر زمانەوانیە یارستان و هەورامی زوانی ڕسمی ئەو ئاینەیە بەڕێزگەن هەورامی یا گورانی ئەم ملەتە ئەشت بە زوانێک دەتەکە قسەیان کردێتن حالا چەند لە ئاین زەرتشتی و نازانم ئاینگەلێک تر وەکو مانی و مەزدەکی و ئەوانە زۆرێکی جالیات بووە پەیرە و داشتنەسن شونکەوتو داشتنەسن دواتیش مسلمان خۆ ئەمانە و ئاینگەل دەرەکیچە هاوردیانەسن بە زوانێک لە تەکێکە قسەیان کردو بە زوانێک ئەمە کردیانەسە فەرهەنگ کردیانەسە هەڵس و بنیش خۆ ئەمامە خۆ زوانێک لەناو ئەم ملەتە ئەمنەتەوەی زوانی یا دو زوانی هەرچی بووە خۆ هەڵە زوان ئاینی و زوان ئابووری و زوان نازانم زوانی هەرسوبنی زوانی کە ئەوەی کە ئەم ئەندامانم کومەلگا وەکو بنیاەم وەکو ئینسانێکی خاوون شارستانی لە تەکیکە بیژیان خۆ احتیاج بە زمانێک کەسی تر زمانی ئاینی بووە زمانی چی بووە مەمە زۆر مزەخەرفە ئاین یارستان ئەمە هەم تێکەڵێکرا ئەمەیکە هاوردە سوێ لە مامەدەری سولتانی جاش قەڵەم کە گەورەترین لەتمن لە ئەم هینە داوەسن هینێک کردێسن کە ئەمە مسلمانێک هەبێت لەوێ زمانی عەرەبیە و لە هەر شوێنێکیش ئالحەقێکیش بێ زوان هەورامیە خۆ بەڕێزگانی سەر ئالحەقەکان هیچ کامی بە زوان ئەورامی لە زەردە و چەند شوێنێکتر نەوتن قسن ناکەن خۆ لە کورە لە هەر کورە ئالحەقێک بێ زمانی خۆ لە سەردەم خۆیەکە چون زمان نەتەوە کە هەورامی ئەو گورانی بیوت ڕاستە متایدەم سەردەم ئەمامە زۆر خامە ئەم جورە قسە خۆ سولتانی هینێک هاوردووەسن خشتێک لەوز عەرەبیمان گێڵا لە دەوران ئەمە هەخۆی قەڵەتە هینەکە بە لەوز عەرەبی گیڵانمان دەوران ئەمە ئەشێ بێت کردمان کەلام و لەوز گوران خۆ ئەمە خۆی هیچ هینێکی نییە هیچ بەستڵا تایبەتمەندی بۆ گوران قائل نییە کە گوران زمانی یا هەورامی زمانێکی زۆر جگەر پەرسین بێت و زوان ئاینی بێت ئەمە وەتویە سن ئیمە بە عەرەبی تەحسیلمان کرد بە عەرەبی لە دنیا تێگەیشتین هاوردمان بە کوردی لە تەگێکە قسەمان کردووە لە تەگێکە ئیسلاممان ڕەواژە بە زمان گورانی ئەمە هیچ پیرۆزیکی بۆ گوران قائل نییە زمانی عەرەبی لە ئیمە لە دەورانی ئیمەدا وەرگڕاوە و نەما کەلام و ئاخۆتنمان بە زمانی گورانی دەست پێکرا بەڕێزگەن ئەمە 300 ساڵ لەوەر خەڵک تا 300 ساڵ لەوەر زمانەکەی عەرەبی بوو خۆ سێفەرزی هین کەیە 1100 هین کوچی هەساویەکەن خۆ ئەبێتە نزیک 400 ساڵ لەمەوبەر خۆ 300 ساڵ 400 ساڵ بە قەول جناب و سولتانی زمانی خەڵک کوردەوار یا کوردان عەرەبی بوو هیتر سێفەرزی تەواوی کرد عەرەبیەکە تەواو کرد بە گورانیەکە تازە سەردەم وە بێ چوون بوونە عەرەب بەڕێزگیان بە بیر بە ڕەفتار بە هەموو شتێسە ئیمڕۆژ
هەفتوانەکان هیچ تەنیا زمانەکەیان کوردیە ئیتر تەواو بیر و باوەڕیان عەرەبیە لە چی هادیە بین تۆ سوڵتانی دو ئاینی جیاواز ئیمە بیری عەرەبیمان وەلانا و بە گورانی بیرمان کردووە نە بەڕێزگیان بە عەرەبی بیریان کردووە بە عەرەبی دنیایان تێی کردووە لە دنیا تێگەیشتونە من تای بە زوان گورانی لە ناوخۆیانە قسەکەی کردووەسن کە ئەو خاون کرامات و مۆجزات و هینێ عەرەبە چیان کردو چیان وتووە بە گورانی وتیانەسە من کلامەکانێک تێرم خۆسە ئەمە ئەو کەلامەسە کە ئەو جنابە یەخش هەرەوجێ لە خزمەتە ئەرسکردم ئەمە وەکووە کەلامەکان پێن کە یەبەن کەلام کە ئەمە خۆی شێرە متای کەلامە ڕەسەنەکان یەبەن کەلام هین یە سوورە بێتن ئەمان بتوانن ئاەتی لێ دەرکیشتم مانای بۆ دروست بکەن خۆ ئەمەیە لێرە عەرەبی و گورانی و هەورامی دو ئاینی جیاوازن ئێمە بیرێ عەرەبیمان وەلانە و گورانی خۆ هەرەومانیە قەڵەتە خۆ لێرە ئینەکە ئیەسە ئەو خشتێکتر کە وەلێ هاتووە یەسە ماز قورئانمان بەر کرد پێی یاران پووسمانیان جوەر ئەیاران وە لەفز عەرەبی گیلانمان دەوران کردمان وە کەڵام وە لەفز گوران خۆ تۆ ئێ هاوردیە ئێ ناوردیە خۆ ماز قورئانمان یانێ وەسەڵە جەوهەرمانە قورئانمان بەر کرد پێی یاران قورئان هینمان کرد قورئان خوێندی من ئەڕا خاتر یاران پووسمانیان جوەر ئەیاران یانێ چەکردن کەوڵ پووسۆ وەربین ئەیاران هەواداریەتمان دووسێلمان بینەچە بینە سوفی کەوڵ پووس سۆف پوش پووسمانیان جوەر ئەیاران خۆ وە لەفز عەرەبی گیلانمان دەوران کردمان وە کەلامەرە خۆ ئەیە بەرزم ئەزیزم وە عەرەبی یانە دەرسیان خوێندنە شتێک خوێندوتە ئەم جاهلیاتە لەم سەدەی ئاخرە بەدەم سەیفەرزی هاتێ هەر سەرێکی نەبێتوە یەک دانە شێرێکی گوتووە تۆ ئەمانە جاهلیاتێکن کاکی نازان قوربان ئەلی و نازان فڵانە کەسە ڕایان دروستکردنەسن ئەمانە زۆری جاهلیاتە شی بە وردی سێر دنیا بکەی بە چاوێکی متودیک بە سیستماتیک ناکرێت هەروە یە خشتە هەر کوور بینیت و بێتن یەک کەلەمێکی بەدڵتە مانەی بۆ دروستی خۆ ئەمە هینە ئەمە کاکی قوربان ئەلی یەکیکە بە ئەسڵا لە یارەکان هین یارەکانە سەیفەرزی خوب کاکی قوربان ئەلی لە مەورد سەیفەرزیوە چەویشە بەڕێز کە ئەم گورانە زمانی ئایینی بووە جۆزی مهمانە ئافەرزی زات مەولاش مهمانن سەردار یاران ساحب نیشانن مهماندار سر قرس یەگانن پوشانش نەوەر خەڵاتە ئەلی بەڕێزم ئەمە گوران نییە ئەمە عەرەب ئەرلی یوبنە ئەبی تاڵب ئەلی کوڕی ئەبی تاڵب زاد ئافەرزی معلومن بەلی صاحب زولفەقار شای مەردان ویشن دووبارە زاد ئەلی هالە ئەمە چاوە پێشن هین زەمانە ئێستا فکرم ڕەسەی لە شوێنێک وشەکەی لە یادم نەماوەستن قەت زەمانە ئەمە خصوصیات قەت زەمانە بەڕێزم کە کەسگەلێک دەویشێت لە دۆرانجە بوو پووسکەنەوە لەباس پووسین کەنەوە خۆ پوشانمانەوە خەڵاتە ئێستا صاحب زولفەقار شای مەردان ویشن والی وەلایەت شای بی ئەندیشن عەلی بن عومران ئاغای قەنبەرن بەڕێزم حسنن یزیاز ابوالحسنن ساقی کوسرن فتح جزیره آفرزی کردن رمل دفترش تخت هفت نردن شاه مردانن فتکر گورانن آفرزی میان هفت لوح دوران مغز مایه نقط علم نجومن مغز مایه نقط علم نجومن سردار مدین چوارده معصومن بەڕێزم ئەمە یانێ ئەم بەڕێزە بە زوان گورانی و چووە گۆز عەرەب ئەمە بەپای ئەم جەعلیات خۆیانە مەرازدەر یار شەربەت کامن شەسوار سڕ دوازدە ئیمامن بەڕێزم دوازدە ئیمامن شای ئەبوالحەسەن عەرەب سوارن ئافەردی ساحب بیون هەزارن خۆ یە کاکی قوربان ئەلی
را لوصف آفرزی سی فرزی نیساس زورێک لەوانەیە کەمەندکیش و باتنداری ئەم ئاینە بوون چەند خرافاتەیە کە کەمەندکیش چە بە هەورامیان کردوتە زوانی خۆیان ئەمانە لەقەی بووە هەورامی فێر بوونەسن ئەقرا ئەمە قسەکەی قورئانەکە ئەلا بە محمەد وتو کە بخۆن بۆ ئەمەش بەڵگەی فراوانمان لەبەردەستا لە سەرنجام باقی دەفتەر و دوورکانی تردا دەورەکانی تردا بۆش خۆ ئەی بەڕێزم ئەخ تو درووە ڕاکی ئەیە درۆ ئەڕاکی بۆ ئەمەش کە ئەمە کە تەلکیشکراون لەسەر بەڵگەکانیی لە خزمەتان ئەکەم بولقاریا و چین و یەمەن و کابل و مەغرب و شام و مەکە و ئیستانبول و هەندستان خەڵک هاتوونەسن زمانەکەی خۆیان وەرکردنەوە بوونەسە هەورامی زوان کورە بەڕێزم لازم زۆر خرافەتە ئەم شتە نووسیتە بابا هەندوو لایەنسە بابا هەندوو بەڕێزگیان ئەمە کەسی بە ناوی بابا هەندوو لە دەورەی شاخۆشین یانی هەدوو 200 و خوردەی ساڵ بەر لە سەحات ئەم کەسە هین بووسن ئەم کەسە ناودار بووسە کەسایەتی بۆ لە سەردەم سەدەی چوارم کوچی چوارم و پەنجم کوچی لە سەردەمە شاخۆشینە کەسێک بە ناو بابا هەندوو هەست لە دەورەی ساکە هەندوویەک نەبوو ئەمە مەزەخەرفات ئاغا سەیریە لە بە پیرۆز دەکات ئیسا وەوید ئەیانن ئینە ئۆرەمای ذاتی سولتانن پیربنیامین وید ئەیانن وەوید ئەشبێ وەوید ئەیانن واتەی هەورامی جسەر زوانن سولتانن سایە و هەردوو جیهانن مەکانش دوڕەش مەکانن ئەمە بەڕێزم ئەمن بۆ مانگایکی بخۆنێ بە دەنگ بەرز کە بۆم بووستن بوشمە شیرەکە بوشم لە قەعداتن نقصان میچەکات ئەمە کەی کەڵامە ئەمە کەی سرودەیەکی هین بێتن هین کەسێکی باسڵا هەندوو وەکو یاریک ئەمە ئەم زەخەرفاتەیە وتو خۆ ئەمە لە تو ئەمە مانیەکەی وایە کردوتن لە تۆ ئاشکارە ئەی بنیامین کە ئەمە نیشانەی حەزرەتی سولتانە کە بە زمانی هەورامی لەسەر زارمانە و ئەو خاوەنی هەردوو دنیاە و ئەو لە دوڕە و دوڕیش لە ئەوە ئەی لێی معنیە دەی تەفسیرە هەر سولتانی و کاتنامیق لێی زەخەرفاتە سەرهەم بکە پیر بنیامین خۆ ئەمە بەڕێزگیان توی هەندووە یە ئەو سرودە بە قەول خۆیان ئەم شێرە لە جواو ئەمێ بنیامین هاتووە تۆ ڕواایەتە جعلیەکە تەواو سیر نەکردووە کولیەتەکەت نەدیوە توی هەندوو ها بڕیانت ناف توی هەندوو ها بڕیانت ناف تو نە هەورامی نە کوردی و نەجا چی زوان ئیمە مەزانی بیلاف پەریم باچە ڕاست مرد ڕووی مەزاف ڕووی مەساف باە بوتن خۆ توی هەندوو خۆ تو هەندیت لە هەند ناوکت بڕیاوە یە بنیامین پرسیتە لێ کە یە وەی مانێسە کە بنیامین توای مەوجزەی سەهات ئەڕام مردم ڕوشنەوە بوو تو نە هەورامی تو نە کوردی تو نەجاف هەورام و کورد لێرە دو نەتوان دوی نەوس جافی سیان ئی سیانە هەرچێکی سێ زوان جیاواز دێنن ئەخە ئی جالیاتتون نەبایە بزانیتن نە هەورامی تو نە کوردی تو نەجاف یانێکە خۆ چی زوان ئیمە مەزانی بێرە چی وەی جوورە بێ گیر گرفت زوان ئیمە زانی پەرین باچە ڕاست مرد ڕووی مەساف خۆ ئیسە بابا هەندوو جواوەکەی ئەمەسە کە تۆ سێ خشتەی لێورە هاوردەست باقی ناوردە وێت ئەیانن ئینە ئۆرەمای زات سولتانن خۆ ئەمە ئۆرەما ئەجازە معنێ دێتن نە نیشانە ئۆرەمای پیر و پادشا خۆ ئەجازەی سولتان بوت کە ئەم زوانێ واز بوت وەتە ئەقرا پیر بنیامین وەوێت ئەیانە واتەی ئەورامی چ سەر زوانن سولتان سایە و هەردوو جانن مەکانش دڕن درژن خۆ تۆ ئەم بەشێ هاوردوتان جاریاتە خۆم بەشە جعلیەیەکی ناوردوتە خۆ ئیمە گەلە یارانەش شوانن منزور ساکەکی یان یاران گەلە بن
ساعت شوان بوتن مزخرف وميل إيشان جلا قرانن هو وميل أو جلا قران بوديا هرشي بوتن جلا قران بوزوانن أو تو جلا بوتا مالات بوتا نازنم جيا خلاصة معجزات هذا السهال شور جمالش چوار ایانن هر یه مزانم تنم نیشانن خو ایانا لمورد یک ساعت فرخرا هینا فرخرا معجزه که چه سایه دار یا پنام کردن نبی خاو شو نبی وردنم خو یا هینا ناتمام وشو چشته نمایانه نه خو دیرم شو نه خواردنیش دیرم اینا امر ویش هنو نمردنم یا نردنم نیه نمردنم باید بوده ای دستمالو جوزش وست نگردنم تماشا ای مزخرفات سرهمبندی کردنسه ای برزیده یه جوز هندیش نیا و دهنم سرویم بالا کرد و ویم مخانم و تو جوز بنیدیت دمت و خوات خانیتن جوز را خانین نریت دم یا او سدی لواچ بدنم دهنم شکاوا بیو چونو چمنم یا شکاوا بیو چونو چنم یا چناکو مناکم اینی کنس آیم خاص ناسایی بیهیلو فنم آیم خاص ناسایی آیم منظور ساقه بیهیلو فنم اینه پی دایم بیان و پنم خو ایا دی ارام معلوم بیست که سهاک معجزه که تو دی باید تو کف مشون ولی نه کم بشکل وجود من خو یه برزم ای جور روایت خرافیه که ای جور هاونسه که پیر بنیامین پرسیود لهندو چی توانیتن تو نه جافی تو نه هورامی تو نه کد ای جور وی بگی گرفتی هورامی قصد دیدن خو یه سکس یه لیر جواب دادو که معجزه سهاکه بعد لبشتر هاوردیس نامی لباره آین و زوانی خوی و هین و تیسن هندو و تیسن چل موردین خود لیو لاوشید زوان آین هر کوملگای که فره پیروز دیلا هندو لزوان خوی بیزار بود جزوان ویما بیان بیزارم جزوان ویما بیانن او یه زیاز بیانن بیزارم زوان هورامی آما و چارم خو لیره باری آینی وک هرکی کوتوس سرشانم و من خو اخبان خود لهندوش آینی بیسو زوان خوی زوانو آینی چه بیسه اول را و ارک ولکت هات هورامی لیره کرده ارک خوی اخی یز توزیک بیر بکنو یک توزیک لزمانی خوم لزمانی هندیه ماوای که بیزار و بیتاقتم خود زوان و هین خوی فرهنگ خوی بیتاقت تیتن فرهنگ و زوان تو قبول که هین هورامی زور پیروزه خو ایا هینا او یخشتا لیه بنهاوردنسته جور یه آیه که بتوانه شریعت لی درست که بابا هندو ایه واته بیسان و بارم بار یاری چیگا بیسان و بارم ویم عبدو میتر شای صاحبکارم خدمت مکری هیچ نیا آرم ویم هیلوفنی نیان وکارم مرد ازلی و پخته و پلگارم و یا هرچی معنی بیدور چه زوان ویما بیان بیزارم زوان هورامی آما و چارم یا ای خشته هاوردی جور یا آیه لیه سوره که شریعت رایب که شریعت قصه کنه بلگه قصه کنه امر ویش بیا بستن اقرارم هنیش قبول کردن دا گردی بارم دیم علی مواد و زلفقارم علی و زلفقار هن که خاونکارم باید بیاد و ای جعلیات برز هندو دوریگ نیری کسیگ نوی لسردم ساک یه جعلیاتی درست کنه که ساک بوده دین درست کرد بنیان ند دین و او دینی چه باید کفت ورسه هفتوانه یه متصوف صوفی یا داو واسرا لولامی ام کلامی بابا هندو داودی کوسوار لبندی بیشش لدوری بابا هندو ام زخرفاته مرمو
هرچی مواچو وزات اقدم زوان هندیش نمنن کدم و زوان ایمه دست میو و هم مگیرو دامان داود خادم. خو اولا این جدیت خوی معلومه برز مردم وزوان ایمه دست میو هم وزوان دست نیریتی که وزوان قصه کریه دم دیگه که یه حتما منظور واسه که وی زوان کلام خوانیتن برز مگیرو دامن داو خادم خود داو خوی لمورد خوی و ایجور قصه که خوی اول شخص و خوی چی لمورد خوی و ایجور قصه که لسر خوی ایجور مگیرو داود خادم ایه باید کسی تل ایه واتو نه داو خوی ای جعل نویاتا یه سبیشم لاوازی ناتوانین جیاوازی بین بن كلام الرسن وقد جعل ليك بكينو يسمى بس يس برز نوسه خو يك او دو خشته هاورده هر جديد او جور آية لي يسورة كيا يا يجعل اصلا كيس داود من هو بنيام بير جم بيرو بيشوا بنيام بير جم براي هندو من آورد ورش چم يا كداود بنيامين هاورده هیچ فکر و بدی نمانن چلم هیچ فکرێک لە زکی نەمانێسن لە وجودی نەمانێسن هاوردێ سێ ڕاهەور ئەمان و لای سەهاڵ هەرچی مەواچوو وەزات ئەقتەم زوان هەندیش نەمەنەن چدەم خۆ چف زوان هەندیش نەمەنەن چدەم چف بەدی و یانێ ئەوە ڕەفتاریە ئەوە کۆگنیتیڤە شناختیە واسرا پەدیدەوێلە ولی یه لیره خو زوان هندی لدمین نمان یه و معنی نیه که رفتاری و اینه گور جاوتن و زوان ایمه دست میو و هم مگیرو داوان داود خادم خو ایدو خشتکی چه که من یسه بشش ها دریان و لطف آقام یه باید آقام بیا آقام نه آقام بیا تا برای خاص مانن هندوی نیر و چم ذاتش چوی مانن ای چیز یاست وی مانن کسر و کم نه چوی ما یه باید تگنی جیا بودن باش ذات چوی ما نین کسر و کم نورش مگریو ها چون گریشم یه خشتی که واسطرا جعلیه برز نویسر و کسیل اکتر فراتر گشتن هری جوره کنه نویسر گل هفتوانه و متصوفا چکن یه خشتی دوانه لی جور آیگ در تیرن و سوره که هیل نجی مسئله هورامان و زمانی هورامی بو یرستکن واجبی آینیه هندو واجبی آینی خوی ولاکاتن تید بو هورامان لای سهاگ هورامی اکات واجبی آینی خوی بزن چنی تناقض چنی دوبرکی هانا و ام هین خامی هانا و ام نوسینا خو خدای حضرتی شای هورامان با پیروکار و یارانی دفرموی خو یه هورام سهاد شای هورامانا خو دفرموی چه دفرموی هر کس جوزش دان هر کس جوزش اما ام دو تکرار ام سربنا اما مور ابراهیمیکانه یا شا ابراهیمی شا جعلیکانه خو ندلی یاران هر کس جوزش دان پی کرده ویرده نو پشیمان دایم بواچو خدا من سلطان یعنی چه هم جهله اما نیم خشت دکتره اما چه نیم خشت دکتره منو و این سیو سورم کرده و جلسه که لخوارته تیرم و خشتکه خب اما دایم پی کرداره دایم نام یار بارن و زوان پی رای سرو ویش پی رای سر و ویش بوخشنان یه بوخشتنان یه بوخشنان اشی بیاده و مال دنیا اویش سرگردن و مال دنیا
نویش سرگردن دایم بواچو سرم سپاردن خو مال و دنیا خویه باید جلی بیاته که مال و دنیا و سر دن لیغیا که بواچو سرم سپاردن که اصلا و معنیه نیه سلام هن و دست شای هورامان هرچی مکرو هن سایه و سرمان سایه و سرمان یا سایه سرمان خو اختیار و ویشن پی آمولوان یا آمولوان اما هم جالیاته که برز نوسر نام خورامی هاورده سه وکو بلگه اوی که هینا هورامی بو یارستان واجبی دینی بود که هم جاله بعد صحاب لمورد خوی و بیشد مردم ایوا هر حل بقنن بیشن هینا دائم نام یار بارن و زمان نام بارن و زمان یار منظوری چه بود یار منظوری صحاب بود پی رای او باید سرویش بوشنان خو حاضر بود سرویش بوشنان خو یسا دائم بواچو خدا آمد سلطان خو سلطان خوی ویشه چه مردم حل کنن یا حضرت محمد بیشن اینا سلام خواه لحضرت محمد حفظین دانشین خفین هرچی کن بیشن چه عربیه کسی نازنه بیشن اللهم صل الله محمد و آل محمد خو همیشه ساق بیشن ساق حفظن بیشن ساق خواردین بیشن ساق ساق شامانه ساق سلطانه ساق خوامانه خو همه که هینه که تفسیر غلطه که و خاطر هینه که سفره طولانی بی برنامه که با بشینه سر چند هینه که بنا جعله کن ایسا خو هینه که اوانه که آورده لی بنا هاورده سه هر کس جوزشتان ندلی یاران هر کس جوزشتان ندلی یاران پی کرده و یرده نو پشیمان دایم بواچو خدا من سلطان دایم نو یار بارن و زوان و از بو ماوا و شیخان آره زوان و از بو ماوا شیخان خود شیخان نود زوان لدمت نامینتن پی رای سرویش پنه بوخشان پی رای منظور ری سلطانه سرویش پنه بوخشان و مال دنیا نبوش سرگردن و مال دنیا نبوش سرگردن خو سهاگ و توی اگر ریز سهاگ سرخویان بوخشن چکن و مال دنیا راجیف دنیا سرگردان نون نکفنشون مال دنیا بکفنشون سهاگ خویش بکفنشون سهاگ یعنی سهاگ اول کس لزمانوانی لسر سومین کس سرگا هم جالیات آوازم دایم بواچو سرم سپاردن سلام هن و دست شای هورامان سهاگی میشد دایم بواچو چه سرم سپاردن سلام هن و دست شای هورامان خوام هیچ مقوام هیچ اختیاری نیرم دی یاری رازیمنی نیه لیر سر سپاریا هستن جوز کرده سدمه و سهاگ و یکم خانیه لعو بانگه دی تماما باید سهاگ هچ میشد او اینا دیکتاتوری تماما هرچی مکرو هنسه و سرمانه هرچی کهتن صلاح و دست خویا یه دی هینا کار تمام تا که کسی بوده همو کاره اختیار و ویشن پی آمان لوان و دست او ایمه چی باینو بچی من آمانو یه و باید داشتو آمانو لوان هات بچو اختیار هات بچو و دست ساق دی ساق بوده شریعت دار کی مردم جن بخوازی کی وگرد یک لناو جیه بخافتن مانگا داشتو ولاغ داشتو پزداری که جفتیاری که همو کاره بوده ساق یه چند جعلیات اکتره لساق و کنان سدم ساق و سلطان مرمون جم بوران و هم جم غلامان جم بوان و هم بیان بوینان داود خادم هندوش آورد نورشا چوشم خو آوردم لیره یعنی رامن هاوردوته هندوش آوردم نورشا چوشم بان بینن یا داو هین هاورد بان نیسای بنیامین آورده سه لیره داو هاورده سه هندوی سایو جوز بلوان چخم بیا سایو جوز خم نمن تمام دی
ویش یاوان و جمع شیران دژم هارا دژم نداندی وش معنی نیدن رامن ایویش پی کردش ناشتی کرد و کس رو کم دایم ذکرتان بود سایه و کرم همیشه ذکرتان سایه و کرم بودن ایویش کردتان کم کس نودن هر صاحب کرم سلطان هین بکن صاحب کرم که بلاونن و هین میشن تکبیر راسها میشن بواشتی کرم خیر کرد و حال ایجام لالا بکن که صاحب کرم خیر کرد و حال ایجام پیر پیرانم بنیامین اقدم ما چه ربط گوه دیدن هرچی میردان بیان و ورچم چه یه باید چه باطن بیاد هوا تا پشت آدم چه باطن پردیور شانن مقام اعظم تشار بوینن و آو زمزم خود تشار و آو زمزم بوینن مادیت بکته چه معنویت قبلتان جنبو بگیران دم امیدتان سلطان مودی ماتم خود سها گوتی امیدتان سلطان ماتم مون خنبار مون زنی جالیت و سهاگ نموده سهاگ قصه کرد یا هنا بعد از این جالیات که او هم که جالیات سوار کنند آخری چو سهاگ میشتن که من چنی هندو اقرارم کردن اقرار را بنیامین کردید هندو لیده دی چکار است با مرد که چه 80 سال سن اینا ویردن 80 سال زیادتر عمر کرده هستن هندو تازه آمانی پی سرسوبردن خب سرسوبردن و جوانی و پیری آخه زن جالیات یعنی چنی خراف است چه توف دوران گناهش نکردن 80 سال خود سری نسپریه چی گناه نکرده تا 80 سال گناه نکرده یعنی و پاکی آتی سر و سهاگ سپاری هستن هیچ قیت خوراک دنیاش نوردن و چه جیا قیت خوراک دنیاش نوردن و چه جیا لم ویش و جوز هندی پر کردن حل هند و جوز هندی جیادی هیچ سر نخواردی ایسا توشه ویش ویگا آوردن توشش ها و شا دستمال چگردن باورش و جم بنو ای شرطن هیچ کس نیوادش هرگز نویردن آتاله خاصش آما و نردن بزنی جالیات و که این روایت جالی درست کن که مینوانیل لیکولینر نزان و خامفام و کالفام ترن کنه بلگا و سر ایمو همیوارم برز نامق هم هورامی نادم کسی جور برز پروفسور نادم تا دکتر مهدی کاکی و برزیه دیکتر و تایود لباشور چون ایمه زیادتر قسەکان من و قسەی و ڕوشەڵات خۆیت نووسانەکان من فرێ و فارسی بێزەرا ڕوشەڵات و دەرخۆی باشوور فرە کەفتنە سەر دوای لە دبیت لە تازەکان ئێستا ئی بەڕێزیە لە من وە تایوەدی دو ساڵ ئاخرە ویدۆکان و هەمێ ئەوەی کۆتە بەڕێزیە لە باشوور ئەوانەی وە کاکەیی ناسیەن وەلێ هەیای کاکەیی بردنەوە داخوا کاکەیی سوکردنە بتوانن زیاتر کاک وەربگرن و خۆیان جەمجور بکەن و بیشتر بان کە من لە خزمەتیانە بووم بتوانین ئاڵۆگۆر و گێڕوڕا بکەین بتوانین قسە بکەین لەسەرەوەیە کی من چی من چه داشتیمە چی توانی من لە ژیانە کەڵک لەلێ وەربگریم لە داشتەکان خۆمان لە ئەو نرخە ئینسانی و کۆمەڵایەتی لەو ئەرزشێ لە ئینسانی و اجتماعی بەڵام وەداخۆ ئەوان ڕوانگەی واسڵا تۆخسێکی دینی بێ سەرۆتا کە گویا من خەریکم دینەکە لاوازکەم خۆ چەسئی دینە خوبانە ڕامن دووشە تامی دینەکەم قایم وە بوتن قرس وە بوتن قەلیز وە بوتن خۆ ئیوە نەتین دیالۆگکەین دبێتکەین گفتوگوکەین دەیان جار داوە لە لیتان کردم خواهش کردم مەسن لێتان بە قەول سوورانێکە پاڕیامەسۆ
بێن گفتبوو بکەین خۆ قسە خۆتان کەن لە چی ناڕازین چیتان پێ ناخۆشە با قسە بکەین خۆ ئەوەسە هیچ نییە تێم قسە بکەین نەخۆتانیش لە تاورێک من نووسینەکانم دیە لە هیچ حالی نەبووینت بەڕاستی با ڕێشکاوانە و زۆر دووسانە وەکو دووسێک پێتان بێژم یا پێتان بڵێم بە سوورانی هیوادارم ئەم بەڕێزانەی نووسەرێ لە و نازام لێ کوڵی نەر و لێ کوڵینەوەرە هەرچێک ناومێنەوان پەژۆشکەر هەرچی ناو خۆیان نازام مێژووناس زمان ناس هەرچێ متە ئەمە کار ئەم کارە هیچ بووە هیچ کارێکی زانستی لێوە ناتێت متۆدێکی زانستی لە ئەم نووسینە دەست دیاری ناکرێتە نە متۆدێکی واستا کویسترۆلۆژی هەست نە ئانتۆلۆژی بردووە سەکار نە هەڵسەنگانەیەکی هەرمنوتیکی بۆ کردووە هیچ متۆدێکی نە زمان ناسیەک نە باسترا ئیدەناسیەک هیچ متۆدێک لە ئەم نووسینە بەدی ناکرێت ئاخر چۆن دەتوانانی ئەمە باریکن بەم خانیە بیدەیتە خەڵکەکە خۆت ئەمە خیانەتە ئەمە زۆر دەم چەفتیە بە خوێنەرەکان خۆت بە ئەوانەیە کە ئەم نووسراوە خۆنا تۆ کەمێک زانیاری بۆ ناو خەڵک و بەڕێزەکانم هێوای ژیانێکی خۆش و سەرکەوتن بۆ هەموو لای